گەورەترین کۆنسولخانەی ئەمریکا دەکرێتەوە، بەڵام بۆچی لە هەولێر؟ وڵاتە یەک گرتوەکان پابەندە بە پشتگیری کردنی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بۆ پارێزگاری کردن و گەڕاندنەوەی ئاشتی و سەکەمگیر. لەسەر ڕووبەری 206,000 مەتر دووجە بە تێچووی نزیکەی 800 میلیۆن دۆلار و هۆشتەکراو بە سیستەمی بەرگری ئاسمانی دژە درۆن و دژە موشک و دەیان تایبەتمەندی دیکەی پێشکەوتوو، ئەمریکا گەورەترین کۆنسولخانەی خۆی لە هەولێری پایتەخت دەکاتەوە. بەڵام بۆچی لە هەرێمی کوردستان و بۆچی لە هەولێر؟ ناکشینەوە و بۆ هیچ شوێنێک ناڕۆین. ئەمە هەڵوێستی ئەمریکیەکانە لەبارەی مانەوەیان لە عێراق و هەرێمی کوردستان. ئەم هەڵوێستان نەتەنیا هەڵگری چەندین پەیامی جیاواز، دیپلۆماسی و سیاسیە بۆ حکوومەت و حیزبەکانی عێراق، وڵاتانی دراوسەی هەرێم و میلیشیاکان لە ناوچەکەدا کە ناتوانن گوشەر بخەنە سەر هەولێر و هەرێمی کوردستان، بەڵکو سەلمێنەری پێگەی استراتیژی هەولێرە لە ڕوانگەی ئەمریکی و جیهانیەوە کە ئایندەی ئارامی و ئاسایش لە هەولێر گەرانتی دەکات. بڕیارە سبەی پێنجشەممە مایکل ڕێگاس جێگری وەزیری دەرەوەی ئەمریکا لە سەردانێکی فەرمیدا بە ئامادەبوونی بەرپرسانی حکوومەتی هەرێم ئەم کۆنسولخانەیە لە هەولێر بکاتەوە. بەکردنەوەی ئەم کۆنسولخانەیە نەک هەر خزمەت بە هاوڵاتیانی هەر چوار پارێزگەی هەرێمی کوردستان دەکرێت، بەڵکو کار بۆ باشترکردنی سەقامگیری، ئاسایش، ئازادی ئاینی و گەشەکردووی ناوچەکە دەکرێت.